فرجەم ئەو بابەتانە ڕابگرن بۆ ئەوەی کە ینی شیکاریەکی باشی بۆ بکەن و لەسەر بنەمایەکی دروست دایبڕێژن و لە کۆتاییە بۆی کە کێشەی دابشکردنی داراییش دروست نەبێت. هەر سەبارەت بەم بابەتە لێرە لە ستۆدیۆ میوانێکی باشمان لەگەڵە دکتۆر دیاری شێخ جەلال ڕاوێژکاری دارایی و بانک لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر هاتن. زۆر ئازیەتان کێشا سەرەتامێ بۆ دەست پێ بکەم دکتۆر گرنگی خشتەکانی بودجە جەداولی موازنە لە چیایە؟ بۆچی هەموو خەرجیەکان و پلە بەرزکردنەوە و سەرموچە و دەرماڵەکان ڕاگیراوە هەتاوەکو ئەمە پەسەند بکرێت؟ زۆر سپاس بۆ ئێوە و بۆ بینێرانی کورسات، سپاس بۆم دەرفەتە ئەوەی کە لەم چەند ڕۆژە تێبینی دەکرێت نردنەوەی خشتەکانی خەرجی و داهاتە بۆ پەرلەمان. گرنگی ئەم خشتانە خۆی ئەبێ هاوڵاتیان بزان گرنگی ئەم خشتانە بۆ چییە؟ بۆ ئەوەی کە دیارە بۆ ڕێخستنەوەی داهات و خەرجەکانە بۆی بزان هەر کەرتێک چی پێویستە داهاتی کە هەر کەرتێک چۆنێک بووە خەرجەکانی چەندێک بووە. ئەمە خاڵی دوو زیادکردنی شەفافێتە. ئەم خشتانە بۆ ئەوەیە کە شەفافێتێکی زیاتر بخاتە بەرچاوی لێژنەکانی وردبینی و هاوڵاتیانش لە هەمان کاتە. خاڵی سێمی دەتوانین ئاماژەی پێبین بۆ باشترکردنی ژێرخانی ئابووری حکوومەتی عێراقیە و کە ئەوێ لە ڕێی کۆنتترۆلکردنی داهاتەکانی و زیادکردنی داهاتەکانی و کۆنتترۆلکردنی جارێکی تری خەرجەکانی پلانێکی تۆکمەتردانێ بۆی ژێرخانی ئابووری زیاتر بەرزکاتەوە. باشە. عێراق تا چەند سەرکەوتوو بووە لە بەڕێکردنی 2 ساڵی دارایی ڕابردوو بە پێی ئەو بودجەیە کە پەسەندکراوە تا چەند توانێتی سەرکەوت وەک ئەوەی کە تێبینی کراوە لە ماوەی ئەم 2 ساڵە خۆی ڕەشنووسی پرۆژە یاسای بودجە ئێمە ئاگادارین چەند جارێکیش لەم منبەرەوە قسەمان لەسەرەوە کرد کە جیاواز لە ساڵەکانی تر حکوومەتی عێراق پرۆژە یاسای بۆ 3 ساڵ ئامادە کردبوو بۆی کە 2023 و 2024 و 2025 بەم ئاڕاستێ بڕۆ. ئەوەی کە تێبینی کرا 2023 و 2024 بە باشی تێپەڕاندووە، هەرچەنە بەرزبوون نزمی لە بەهای دینار و دۆلاردا هەبوو، چەنە گۆڕانکاری هەبوو لە هەم وەکو ناوچەی و هەمووەکو ئیقلیمی، بەڵام توانی بە باشی زاڵ بێ بەسەر ئەو بربەستانەیە. هەر بۆیە ئەوەی کە تێبینی کراوە گۆڕانکاریەکان زۆر هێندە زەغ نین، تەنها کۆمەڵێ گۆڕانکاری کە پەرلەمان پێویستی بەوە بووە کە پێداچوونەوەی پیابگرێت، چونکە ئێمە خۆمان نەزانین کە دروستکردنی پرۆژە یاسای بودجە وەزارەتی مالیە و حکوومەتی عێراقی دروستیەکات و دێنێرێتە پەرلەمانیش سەرپشکە لەسەرەوەی کە خوێندنەوە بۆ یاساکانی کات، هاوسەنگانی بۆ کات، کام بڕگەیە باشە، کام بڕگەیە یعنی دەسەڵاتی ئەوەی هەیە کە کام بڕگەی قوبوڵکە، کامە ڕەفز کاتەوە، کامە هەموار کرێتەوە. بۆیە بە پێویستیان زانیەوە چەند بڕگەیەک لە نێواندا نردنی بەشە نردنی ئەو بەشە لە نەوتەکە پەیوەندی هەیە بە هەرێمی کوردستانەوە. ئەوەی کە تێبینی دەکرێت بۆ ئەوەشە کە باشتر ئەو پلانانی کە داناوە لە ماوەی ئەم 2 ساڵا جێبەجێ کراوە بتوانن بە باشتر جێبەجێکەن. پلانی زۆر باشیشان گرتوۆتە بەردەست و بە بەردەوامیشن لەوەی کە لەسەر ئەم ڕێچکەیە بەردەوام بێت. باشە دکتۆر، هەڵسەنگاندنتان چییە بۆ بارودۆخی ئێستای دارایی هەرێمی کوردستان؟ دارایی هەرێمی کوردستان بەداخەوە ئێمە وەکو پێشووتریش وتم چەند جارێکی تریژە لێرەوە قسەیمان کردووە، بە حکمی ئەوەی کە ئێمە زۆرترین بودجەی ئێمە بە تایبەتی موچە خۆرانی هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراقیەوە دەگاتە ئێرە. لەبەرەوە زۆر جار دەبینین هاوڵاتیان موچە خۆران فەرمانبەران دەبنە سوتوی ئەو ناکۆکیە سیاسی و یاسایی کە لەبینی لە نێوان هەرێم و حکوومەتی فێدراڵیدا هەیە. هەڵبەتە ئەمە خۆی بۆ خۆی
بربەستێکە بۆ هاوڵاتیانی ئێرە لەبەرەوە کە دەبینیت موچە هەیە کارمەندان لە کاتی خۆیانە موچەخۆران موچەی خۆیان وەردەگرن سەرەکی خۆشگوزەرانی بمانەوە نەمانوێت ئەوە ڕاستیە کە خۆشگوزەرانی ڕۆکاتە ناو هاوڵاتیان ناو بازار ئەبوژێتەوە بەڵام کاتێک هەر بەریەکەوتنیکی سیاسی و یاسایی کە دروست دەبێت لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ سێرەکەی بە ئاکامێکی خراپ بۆ ئێمە ئەشکێتەوە بەسەر هاوڵاتیانە وەک بینیمانە تێبینی کراوە چەند جارێک ئەم بەریەکەوتنانە دروست بووە بەداخەوە ئەمە ئەم بەریەکەوتنانەوە کاکە گوزەرانی و باری دارایی هاوڵاتیان لە کوردستان ئەو باشە نەبێ لە هەمان کاتیشە ئەوەی کە تێبینی کراوە پلانەکان بۆ پشبەستن بۆ داهاتی نانەوتی سستە هەچەنە هەوڵی جددی هەیە کە کارتەکانی کوشت و کاڵ و پیشەسازی و ئەوانە ببوژێنرێتەوە تاکو و ئێمە بتوانین داهاتی نانەوتی زیاد بکەین بەڵام ئەویش کاتی پێویستە بێ و بە هەمان شێوە ڕێگری دروستە بێ و ئەبێ بتوانین کۆنتترۆلی ڕێگریەکان ئەی باشە دکتۆر لێریا پرسیارێکی تر دروستە بێ هەمووەمانە ئەو کێشانن کە بە واقعی ئەیبینین بەڵام لە کۆتاییە بەستنەوەی دارایی هەرێمی کوردستان بە بەستنەوەی حتمما دارایی عێراقەوە نابێ بە کێشە لە بۆ داهاتوو بۆ هەرێمی کوردستان ئەوەش خۆی لە خۆیە هەروەکوتمان ناکۆکی سیاسی دێنێتە پێشەوە لەو کاتە مەترسیەکی یەکجار زیاتر دروست هەبێ ڕەنگە ناڕوونیەک هەبێت لەوەی کە بەشە بودجەی هەرێمی کوردستان ئاوەکو خۆی ئەگات یاخودنە ئەمە بە خۆی لە خۆیان ڕێگرێکی ینی بربەسێکی زۆر جددیە ڕەنگە بە پاسایەک لە پاساوەکان بیانەوە بەشە بودجەی حکوومەتی هەرێم کەمکەنەوە وەکووتمان دووبارە هەم لە هەمان کاتی شار حکوومەتی عێراقیش هاوشێوی هەرێمی کوردستان زیاتر داهاتەکانی پشتە بەستێ بە داهاتی نەوتی ئەوانیش هەمان ئەو کێشیان هەیە وەکو هەرێم کە داهاتی نانەوتیان زیاترە هەرچەنە ئەگەر بەراورد کەی بە ساڵەکانی پێشتر و دووبارە ڕێخستنەوەی ئەم خشتانە کە دەنێرێتەوە پەرلەمان بۆ ئەوەی کە داهاتی نانەوتی زیاتر بکرێت و بتوانن کۆنتترۆلی ئەو کورتێنانان بکەن کە لە بودجەی ساڵانی پێشودا ڕوویە باشە بەو پێی کە ئێوە ینی ڕاوێژکاری بانکیشن شارەزاییەکی باشتان هەیە لە بوارەیە تا چەند بە دیجیتاڵیکردنی کارە داراییەکان کارەکان لە عێراق بە سوودی ئابووری وڵاتەوە توانێت ئابووری وڵات بەرەو پێش ببات دەتوانم بڵێم 100% سوودی هەبووە بۆ لەبەرەوەی کاتێک تۆ ئەڵەی بە دیجیتاڵیکردنی مامەڵە داراییەکان و هەر مامەڵەیەکی تری هاوڵاتیان بۆ کەمکردنەوەی ڕۆتیناتە زیادکردنی شەفافێتە چونکە خۆتان نەزانن وەک ئەگەر لە ڕۆ دیجیتاڵێکەوە سێرکەی زۆر بە ئاسانی ئەتوانی وردبینی بۆ ئەو داتانە ئەو مامەڵە دارانە بکەی کە لە بەردەستە هەر ئەم بە دیجیتاڵیکردنێکە وای کردووە پرۆسی پارەسبیکردنەوە زۆر بە باشتر کۆنتترۆل کرێ ناتوانین بڵێن لە 100% کۆنتترۆل کراوە بەڵام زۆر بە باشتر ئیشی لەسەر کراوە و کۆنتترۆل کراوە هاوڵاتیان بە باشی زۆر بە خێرایی دەتوانن دەستیان بگا بە مامەڵە داراییەکان بەکردنەوەی هەر سادەترین نمونەکردنەوەی هەژماری بانکی ساڵانی پێشووتر زۆر ڕۆتینا دەویست زۆر دۆکۆمنتی ویست کاتی ویست فەرمانبەرێکە کرد دەوامی هەبووە ئەوە لە داوامەکەی مۆڵەتی وەرگرتە بچوە بەڵام سێرەکەی ئێستا ڕۆژ بە ڕۆژ منافەسەکە زیاتر بووە کێبڕکێکە زیاتر بووە نرخەکان ڕسوماتەکانی بانکەکان کەمتر بۆتەوە بۆ لەبەرەوەی ئانەوێ جێگەی خۆیان لەم بازاڕی کە ئێستا هەیە بۆ بانکە دیجیتاڵەکان زیاتر پتەوکەن و زۆر ئەگەر هەڵەیەکی ژمێریاریش هەبێکات چونکە زۆر جار باوە هەڵی ژمێریاری لە نێو مامەڵە دارایەکانان ڕوو دەدات بەڵام کە
بوو بە دیجیتاڵی زۆر بە ئاسانی توانێت کۆنتترۆل کرێت و فیکس کرێتەوە جارێکتر. باشە دکتۆر باسی حساب بانکیەکانمان کرد لە ماوەی ڕابردووشە ڕاگەیەندرا کە ژمارەیەکی باش ATM هەیە ئێستا لەسەر ئاستی عێراق. بەڕای ئێوە تا چەند هاوڵاتیان پێشوازیان کردووە لەم سیستمە نوێ بانکیە کە ئێستا هەیە بۆ نمونە پەنابردنە سەر بەر حساب بانکیەکان بۆ ڕاگررتنی پارەکانیان و ڕایکردنی کارەکانیان بە شێوەیەکی دیجیتاڵی؟ وەکو چەند جارێکی تریش ئاماژەمان بەوە داوە خۆی هەر ئایدۆلۆژیی بانکی ینی ڕۆشنبیری بانکی پێویستەکە بەسەر هەموو تاکێکی هاوڵاتیانی عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە بۆی باس کرێ بە تایبەتی لە هەرێمی کوردستانە چونکە چەند ساڵێکە خەڵک دوور کەوتۆتەوە لە بانکەکان لەبەر دروستبوونی قەیرانی دارایی وانە متمانی بانکی کەم بۆتەوە ئێمە پێویستەکە وەکو حکوومەتی هەرێم زیاتر ئیش لەسەر ئەوە بکرێت کە ئەم متمانەیە بۆ خەڵک بکەڕێتەوە. دوور بۆیە بە دیجیتاڵیکردنی بانکەکان کراوە بۆی خەڵک لە کاش دوورکەوێتەوە کە من هەر پەنام بردەوە بەر ATM ئەو کاتە گواستنەوەی ئەو قەرەباڵغیە لە بانکەکان و بۆ سەر ATMەکان خۆی با بڵێن مەرحەلێکی زۆر باشە بەڵام هێشتا ئەکرێ باشتریش بێ چونکە ئێمە چەنەها شوێنمان هەیە هەتا ئێستا ATMی بۆ نەڕۆشتووە هێشتا ATMی بۆ نەڕۆشتووە چ جای ئەوەی کە خەڵک فێر بێت چۆنی بەکاری بێنێ لەبەر ئەوە هەر خۆی مەبەستی سەرەکی لە بە دیجیتاڵیکردنی بانکەکان ئەوەیە کە خەڵک پشت لە مامەڵە کاشەیەکان کە واتە هەر بەڕێی کارت بانکەکەی ئەگەر ئەچێتە مارکێتێکەوە شتێکە کڕێبە بە کارت بانکەکەی بیا ئەو کاتە پیسی بەکاش نییە بە POS سێرەکەی لە جیاتی ATM بە POS پارەکەی یاوە یاخود بە QR کۆدێک سکانی مۆبایلەکەی ئێستا زۆربەی لە سەدانەوەی تاکەکان مۆبایلەکەی دەستیان مۆبایلی زیرەکەەوە توانێت سکانێکی QR کۆدەکە یاخود بارکۆدێکی ئەو جەیەکە بانزیخانە بێت فەرمانی ئەوەی کە لەم لایەنەوە حکوومەتی عێراقی بە پاڵپشتی بانکی مرکزی عێراقی زۆر هەنگاوی دروستیان ناوە سێرەکی ئێستا لە ناو بانزیخانەکاندا لە پارێزگاکانی پاشووری عێراق و ناوەڕاست بە کارتبانکی پارەکانە دەرێ خۆشبەختانە لە کوردستانیش چەند بانکێکمان هەیە کە زۆر ژێرخانەکەی هەیە دکتۆر ئەوەی ماوەتەوە متمانی هاوڵاتیان پەنابەرنە بەرەو ڕێکارانە بەڵێ ژێرخانەکە وردە چەند ساڵەکە ئیشی تیا دروستەکەن ئیشیان تیا کردووە بە بەردەوامیش و خەڵکیشیان وردە ڕاهێناوە لەسەر ئەوە چ جای ئەوەی کە بانکی دیجیتاڵی بێ یاخود گیرفانی ئەلکترۆنی بێ گرنگەوەی کە هاوڵاتیان کارەکانیان ڕایی بکرێت و بتوانن بە ئاسانی دەستیان بگا بۆ خزمەت گوزاریانەی کە لە ژیانی سەردەمدا ئێستا بەردەستە. باشە دکتۆر بانکەکان تا چەند ڕۆڵیان هەبووە لە جێبەجێکردنی بودجەیە؟ بانکەکان ئەوەی کە پەیوەندی بوو بێ بۆ بانکانەوە تا ڕادێکی باش سودمەند بوون و ینی توانیوشیانە فاکتەرێکی باش بن لە جێبەجێکردنی پرۆژە یاسای بودجە ئەگەر بە وردی سێری پرۆژە ڕەشنووسی بودجە بکەین سێرەکەین مەسەنەن بەشێک لەو داهاتانەی کە دەست حکوومەتی عێراقی کرێ ئەو حواڵە بانکیانەیە کە پێشکەشی بە هاوڵاتیان و کۆمپانیەکانەکە خۆتەزانی کە ئەم ئاڵوگۆڕیە دوجار بە عمولا کرێت و عمولەشەکەڕێتەوە بۆ حکوومەت سێرەکی هەر لە ڕێی بانکە حکومی و تایبەتەکانەوەیە کە وا لە بازرگانان و هاوڵاتیانەکە کە بە ئاسانی دەستیان بگا بە و خزمەت گوزاری کە $100 بە نرخی فەرمی بانکی مرکزی وەربگرن هەڵبەتە ئەمانە هەمووی لە ڕێی بانکەکانەوە بۆ چەندەها ئاسانکاری تریش کە پێویستەکە بە چەند بەرنمەیەکی ئێمە قسەی لەسەرکەنەوە بۆیە ڕۆڵی بانکەکان زۆر بەباشی توانیویانە لە ینی ڕۆڵێکی زۆر بەرچاویان هەبوو لە جێبەجێکردنی بودجەی زۆر سپاس دکتۆر دیاری شێخ جەلال ڕاوێژکاری دارایی و بانک سپاس کە لەگەڵمان ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش.